بێگومان ئاشنابوون بە فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لێ بێ و کارپێکردن بە فەرمودەکانی پێغەمبەر ئەرکێکی زۆر گرنگە لەسەر ئێمە مسلمان بۆ ئەوەی کا بەرەکەت بکەوێتە ناو ژیان و کار و کردەوەمان، وەروەها بۆ ئەوەی کە خۆشبەختی ڕۆلاک ماڵ و خێزان و وەروەها خۆمان بکات و بۆ ئەوی پەروەردەیەکی جوانی منداڵەکانمان بکەین و پێشکەش بە کۆمەڵگەی بکەین. و لە چوارچێوەی ئەم ڕوانگەیە و وەروەها لەسەر گرنگیدان بە فەرمودەکانی پێغەمبەر پرۆژەی ڕۆشنایی فەرمودا بەڕێوە چوو کە ڕۆژی هەینی تاقیکردنەوەی پرۆژەکە ئەنجام درا. ئەمە گفتوگۆ دەکەین لەسەر گرنگی ئەم جۆرە پرۆژانە و هەروەها بەڕێوەچوونی پرۆژەکە و هەروەها بزانین ئایا کەی ئەنجامی تاقیکردنەوەکان دەردەچن و خەڵاتەکانیش کێدا بەش دەکرێن و خەڵاتەکان چین کە پرۆژەکە خۆی لە 63 فەرمودە دەبینەوە بەقەدر تەمەنی پێغەمبەر دوردی خوای لێبێت، هەروەها خەڵاتەکانیش هەڵەنە هەر 63 خەڵات ئامادەکرا. جا ئێمە گفتوگوی ئەم بابەتە دەکەین بە میوانداری مامۆستا حەسەن عەبدوڵڵا سەرپەرشتیاری پرۆژەی ڕۆشنایی فەرمودا کە لە ستۆدیۆ لەگەڵمانتایە. زۆر بەخێر مامۆستا حەسەن. مامۆستا بەڕێوەچوونی گشتی پرۆژەکە چۆن بوو، هەروەها ڕاو سەرنجی ئێوە لەسەر پرۆژەکە چۆنە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. دەستان خۆش بێ ئەخوا مادوونەبن، بەرنامەیەکی دڵگیر و سوودبەخشتان هەیە جێگای سەرنجی بینەرانە. دەستان خۆش بێ و تەمەنتان پڕخێر بێ ئەخوا. سەلامەت بێ ئەخوا. لەبارەی ئەو پرۆژەیەوە طبعاً لای جەنابتان ڕوونە پرۆژەی ڕۆشنایی فەرمودە بە قەدەری خوا سوبحانەه وتعالە هاتە ئارا هاتە بوون. دوای ماوەیەکی زۆر لە نەبوونی پرۆژە، واتە ئەو پرۆژانەی کە ئامانجدارن بە لانی ئیجابی، ئەگینە هیچ کاتێک پێم وانیە هیچ ڕۆژێک هەبوو بێت پرۆژەیەک نەبوو بێت بۆ با بڵێن ئاراستەی کۆمەلگا بەڵام بەلانی سەلبی و نێگەتیڤیەوە نەرێنیەوە. بەس ماوەیەکی زۆر بۆ ئەو جۆرە با بڵێن پرۆژەیە نەبوو، هەستمان بە فەراغێکی زۆر کرد وەک بڵێ لە ناخمانەوە شتێک بانگبانی دەکرد کە پرۆژێکی ئەوە ڕابگەێنین. ئەمە لە کاتێکدا کە لە ڕاستیدا ئەم جۆرە پرۆژانە پێویستیان بە با بڵێن تێچوونی مادی هەیە، پێویستی بە ئیمکانەتی مادی هەیە، بەڵام هیچیش لە بەرچاومانە نەبوو، لە ژیرفانمان نەبوو. بەڵام هەستمان دەکرد قووەتێکی ئیلاهی هەیە کە با بڵێن لە پشتمانەوەیە تەوفیقی خوای لەگەڵە ڕای بگەێنین کە ڕایشمان گەیاند هەر لە سەرەتاوە تا کۆتاییەکەشی دڵمان پێی ئاسوودە بوو لە تەڕحی بابەتەکە ئایا ئەو پرۆژەیە ڕای بگەێنین ڕای نەگەێنین. ماشاءالله ئێمە لە مەڵبەندی دەوروبەر کە بابەتەکەمان لە دانیشتنی کارجەڕی کە خستمانە ڕوو هیچ کەسێکمان نەبوو لاریەکی هەبێ یان مەتەن تێبینێکی هەبێ یان پێی وابێ سەختە زەحمەتە کە معلومیش بوو دەمانزانی کە پارەمان نییە، بەڵام هەموو پیان شتێکی زۆر مبارەک بوو و تەئیدیان کرد و ڕامان گەیاند هەر ڕاگەاندنەکەی زەحمەت بوو و بەفعلی بیرۆکەی مەثەن 63 فەرمودەیش هەبوو، ئەوش بیرۆکەیەک بوو. ئەو بیرۆکەی لە لامان هەبوو، من دام نابوو کە لە ڕاستیدا 40 فەرمودە بێت، 40 فەرمودە تەمەنی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە وحی بۆ دابەزی بوو کە محەممەد صلی الله علیه وسلم بوو بە رەسوول الله تەمەنی 40 ساڵیە. بۆ مامۆستای بەڕێز مامۆستا خدری خەتێ باسم کرد وتی بۆ نەیکەن بە 63 تەمەنی پێغەمبەر صلی الله علیه وسلم. گوتم ئەگەر وابێ دەبێت 63 خەڵاتشی بۆ دابینکەین بۆی وەکو یەک بێ مەثەن. ئیدی هەر ئەوەندە بوو تا ڕامان گەیاند. الحەمدولله دوای ڕاگەاندنی ئیشەکان ئاسان بوون، هەر بە زووی با بڵێن خەڵاتەکان هاتنە دەست الحەمدولله. دوایش ماشاءالله وەڵامی خەڵک و بەدەمهاتنی خەڵک و تامەزڕۆیی خەڵکمان بینی. ئەمە لە کاتێکدا کە ئەو پرۆژەیە بە بەراورد لەگەڵ سەرجەم پرۆژەکانی دیکەی هاوشێوەی کەمترین ڕکلامی بۆ کرا، یعنی ڕکلامێکی لاواز، چونکە لە سەرەتادا بڕیار وابوو وەکو دەڵێن لۆکاڵی بێ لە لای خۆمان بێ لە هەولێر و دەوروبەری. دوایی خەڵک زۆر داوای دەکرد و حەزیان دەکرد کە لە منطقەکەی ئەوانیش بکرێت و پیان یعنی حەسرەت بوو کە لە ئەوان ناتوان بەشدار بکەن چونکە لە هەولێر نین لە دەوروبەری هەولێر نین. باسمان کرد لەگەڵ مەڵبەندەکان
دەستیان خۆش بێ پێیان خۆش بوو ئەوانیش هاتن الحەمدوللا لە نەتیجە شتێکی دڵخۆشکەر هاتە بەرام. مامۆستا دیمەنەکانمان بینیم ڕۆژی هێنی دوای تەواوبوونی تاقیکردنەوەی پرۆژەکە ماشەڵڵا جۆش و خۆشێکی زۆر لە خەڵکی دایکە بوو، منداڵە شیرەخۆرەکە لەگەڵ خۆی هێنابوو، کەسی خاوەن پێداویستی تایبەت کەسێکە تەمەنی هەبوو، بەشی هەرە زۆریان ینی کە گفتوگویان لەگەڵاکرا لەلایەن پەیامنێرەکانی ئێمەوە یاخود کەناڵەکانی دیکە سەر بە کۆمەڵی دادگەری باسییان لەوە کرد کە ئامانجیان زانیاریە وەرگرتنی زانستە لە فەرمودەکانی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم و ئاشنا بن بە فەرمودەکان. ئەمە شتێکی زۆر گەورە بوو. فیدباکان چۆن بوو بۆ ئێوە؟ پێتان وا بوو بەم چەشنە لە شار و شارچوەکان ئەم بەرفراوانی گەورە پێشوازی لێکرێ؟ لە ڕاستیدا ئێمە دەزانین کۆمەڵگەی خۆمان کۆمەڵگەی کوردەواری کۆمەڵگەیەکی مسلمانە الحەمدولله و تامەزروی دینداریە و کۆمەڵگەی ئێمە سبحان الله یعنی دوای خواپەرستی زۆر پێغەمبەریان خۆشەوێ صلی الله علیه وسلم، خۆشەویستیان بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی بەڕاستی وەصف ناکرێ. خۆ ڕەنگی داوەتەوە لە ئەدەبیاتی کوردی و لە شعری شاعرانمانە هەر لە دیرین ئەو مناجات ویان ئەو مناجاتی لەگەڵ خوا هەیانە و ئەو مەدح و سەنایی کە بۆ پێغەمبەر هەیانە کە زۆر جار لە شعرەکان کە دەیخوێنی وان جێویستی دەبێ ئینسان هەناوی پڕ دەبێت لە خۆش و گریانی دێت. جا کۆمەڵگەی ئێمە پێغەمبەریان خۆش دەبێت صلی الله علیه وسلم، بەڵام هەر بەجددی ئێمە تەوەقعمان نەبوو کە خەڵک ئەوەندە بێت. یعنی ئێستا نزیک بە 40,000 بەشدار بوو هەیە، نزیک بە 40,000 جا دەگاتە 40,000 یان تێدەپەڕێ لە 40,000 ئەوایە. بەڕاستی وەکو باسم کرد لەبەرەوە کە خەڵک مشتاقی دیداری پێغەمبەر صلی الله علیه وسلم و حەزی لە بابڵێن گەشتی عومرەیە و حەزی لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، اینجا فەرمودەکانیش کورت و ئاسان بۆ لەبەرکردن. یعنی دەکرا منداڵیش بەشداری بکە بە جۆجانە لە هەر ساڵ 9 ساڵ بەرەوسەر. بەڵێ یعنی ئێستا ئێمە منداڵمان بینیوە کە نەچۆتە مەکتەب واتە 6 ساڵ نییە، بەڵام فەرمودەکانی زۆرێک لە فەرمودەکانی لەبەرکرد بوو کە من خۆم بڵێم بینیم ئەوە زۆرێک لە هەمووی لەبەر نەکرد بوو، بەڵام زۆرێکی لەبەرکرد بوو. جا بەڕاستی سەرنجی خەڵک دوایی بڵێن پەیامی خەڵک ئەوەی کە ئێمە بینی یان لە ڕێگەی سوشال میدیا و ماسنجەر و واتساپ و ئەوانە کە خەڵک پێوە دەکەن، بەڕاستی ئەوەش دڵخۆشکەر بوو. دوای ئەوە دیمەنەکانمان بینی، ئەو دیمەنانەی کە دەمان بینی فعلا خەڵک هەبوو بە نەخۆشیەوە، هەبوو کە دەستی پێچرا بوو هاتبوو، هەبوو بە شەقەوە هاتبوو، هەبوو بە نەخۆشی هاتبوو، هەبوو کو جەنابتان باسان کرد دایکێک کە مەسەڵەن منداڵی شیرەخۆری لەگەڵ خۆی هێنابوو، خەڵک لە دوورەوە هاتبوو. ئیدی ئەمانە زۆر دڵخۆشکەر بوون بە شێوەیەکی گشتی. الحەمدولله ئێمە دڵمان پێخۆش بوو، قەناعەتیشم وایە هەرچی دیندار و مسلمان بوو دڵی پێخۆش بوو. باش مامۆستا هیچ ئاستەنگێک یاخود کێشەیەک هاتە بەردەمتان لە ئەنجامدانی تاقیکردنەوەکە یاخود ئەوەی کە چاوەڕێتان ئەکرد بۆ شێوازە دەرچوو بۆی چارەسەر بێت بۆ پرۆژەکانی تر ئینشاءالله ئەگەر کەم و کورتێک ئینشاءالله؟ وەڵا طبعا ئێمە قۆناغی یەکەممان بوو، ئەمە قۆناغی یەکەم بوو، دەکرێت بڵێم ئەمە قۆناغی خۆ ناساندن بوو و قۆناغی هەمیشە لە ڕۆژناوەکان ئەوەی کاتی خۆی کە ڕۆژناوە دەرچوو ژمارە سفری هەبوو، ژمارە ئەزموونی هەبوو. ئێمە ئەوە قۆناغێکی باش و تەوفیقی خوامان بەدی کرد، تەوفیقی خوا سبحانه وتعالى تەیسیری خوای پەروەردگار هەبوو بەدیمان کرد، حەمد و سەنا بۆ الله سبحانه وتعالى. بەڵام بەتەکیدی خاڵی لاوازمان دەبێت ئیشی ئینسان بێ کەم کورتی نابێ، کەمال بۆ خوایە و عسبەتی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەڵێ بەتەکید ئێمە تێبینیمان لەسەر هەندێک شتەیە و تێبینیەکانمان نووسیوەتەوە و داواشمان کردووە لە هەندێک لە ئەوانەی کە با بڵێن مطلع بوون بەسەر پرۆژەکەدا، تێبینیەکانمان بۆ بنێرن، ئیشی لەسەر دەکەین بۆ داهاتوو. بەڵام کەموکورتی گەورە یان عقبە و ئاستەنگی گەورە لە بەردەم ئەم پرۆژانە نەبوونی ئیمکانیەتی مادیە کە ئێمە زۆر جار ئەڵێن بە خەڵکی خوا پێدا و یعنی بۆ ئینسان جۆرێک لە ئینسان خەمی پێوە دەخوات کاتێک پارێکی زۆر کۆمپانیاکە مەسەن دێنە مەیدان پارێکی زۆر سەرفەکەن ئامادەن پارە بدەن بۆ کۆمەڵی شت کە نەک بۆ قیامەت سوودی نیە، بۆ دنیاش سوودی نیە.
کەچی ئامادە مەسەن سارێک ببەخشن 2 سیارە 3 سیارە دەبەخشێ بە لە پێش بەرکەیە کە باوەڕتە بێ شایستەی باسیش نییە بە کۆمنتێک نووسینی کۆمنتێکیش ئەوانە بنووسێ مەسەن کۆمنتێکی بەسوود بنووسە هەر کۆمنتێک بنووسە مەسەن بڵێ پەرداخە ئاویتیایە مەسەن بۆ نمونە یان ئاوی تێدانێ مەسەن شتێکی لەم زۆر بێمەعنا یعنی لە کاتێکدا کە ئێمە دێین پرۆژێکی ئاوا ڕادەگەێنین الحەمدوللا خۆ ئێمەش خەڵکی خواپێداوی مسلمان و دیندار و تامەزرۆی ڕازیبوونی خوامان هەیە بەڵام ڕەنگە ئەوان لە چاو خەڵکی دیکە ئەو توانە زۆریان لە بەردەستانە بێ کە دەبێ لێرەدا حقیقەتەن دەبێ سوپاسی ئەم جۆرە کەسانە بکەم کە بەدەممان و هاتن یعنی عمرەکانیان بۆ دابین کردین دیاریەکانیان بۆ دابین کردین چونکە ئێمە باسم کرد هەم لەسەر ئاستی حیزب لە ڕووی داراییەوە ڕەنگە لە نێو سەرجەم حیزب کوردستانیەکان لە ڕووی داراییەوە ئێمە ڕەنگە حاڵمان خراپتر بێ بەڵام دافع ئیمانیەکە وامالی دەکات کە بەردەوام ببین و ئیشمان هەبێ و بەرهەمان هەبێ ئینشاءالله اینجا بۆ خۆشمان هەروان بەو جۆرە مەڵبەندی ئێمەش ڕەنگە لە نێو مەڵبەندەکان کەمترین مەتەن داهاتی لە بەردەست بێ بەڵام الحەمدوللا خەڵکی با بڵێن خەڵکانێکان کە بڵێن دەڵێن ئێوە ئیشکەن ئیشی باش بکەن ئێمە لە خزمەتان دەبێت جا خوای گەورە پاداشتەوانش بداتەوە چاو خۆش مامۆستاگیان دوێنێ لەگەڵ چەند هاوڕەیەکە باسمان لەوە کرد یان هەر لەسەر و قسەی جەنابەت زۆرێک لە میدیا و حیزب هەن لەم کوردستانە خەریکی شتی لا بەلان خەریکی شتێکە هیچ بەرژەوەندیەک نییە بۆ کۆمەلگا سوودێ بۆ کۆمەلگا بگەێنێ هەم میدیاکەیان هەم هەتوون ئەوان میدیا زیاتر ئاراستی ئەو شتانەیەکەن کە یانێ و کۆمەلگای بەرەوە قارە بەرن یان ئەو کێشە و گرفتە گەورانی لەم کۆمەلگایە و لەم میلەتی ئێمە لە بیر خەڵکی بن لەسەر کۆمەڵشتی پرۆپوچی دیکە خۆشبەختانە کۆمەڵی دادگەری لەم جۆرە پرۆژانە پشتگیریەوەی کردو میدیاکەی بە هەمان شێوە هەمیشە بەردەوام لە خزمەت هاوڵاتیان و لە چینی چاوساوان و فێرکەران و یاخود خوازیارانی زانستەکانی قورآن فەرمودەی پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم تێڕوانی جەنابەت مامۆستاگیان والله طبعا بەفعلی من لەسەر تاش باسم کرد کە پرۆژەی ناجۆر و با بڵێن سود بەخشنی بەڵکو زیان بەخش هەن لە کوردستان و ئاراستەی کۆمەلگە دەکەن بە ئاراستەیەکی خراپ بە تایبەتی چینی گەنج و توێژی لاوان لە بەرامبەردا هەمیشە خوای پەروەردگار کۆمەڵێک لە بەندەکانی خۆی ڕام دەکات یان بڵێ فەرمانیان پێ دەکات دڵیان نەرمەکە جەستیان ساغەکە بۆی خزمەت بە دینەکەی خۆی بکەن و خێرێک بمێنێ لە کۆمەلگەدا ئەو پرۆژانی کە حەزابی ئیسلامی و بە تایبەتی کۆمەڵی دادگەری بڵێن تەبەنی دەکا و دعمی دەکا و ئەوەی کە ئیمکاناتی مادی معنەوی لە ڕووی ئیعلامەوە لە ڕووی لۆجستیەوە لە ڕووی بارەگاوە لە ڕووی کەوادیرەوە دەیخاتە خزمەتی ئەو پرۆژانە کە ڕەنگە ساڵ یان 4 ساڵ جارێک 5 ساڵ جارێک نازانم 3 ساڵ جارێک بە پێی میزاجی دەسەڵاتداران بۆ مەسەلەی هەڵبژاردنەوەوانە ڕەنگە یعنی 4 ساڵ جارێک ئەو بڵێن کادیرانە ئەخاتە خزمەتی پرۆسەی هەڵبژاردنەوە بەڵام هەموو ساڵێک جارێک 2 جار کادیرانی بۆ پرۆژێکی ئاوا گەورە دەیان خاتە خزمەتی پرۆژەکان کادیرەکانیش بەڵێ کادیرەکانیش بەبێ ئەوە چاوەڕوانی پاداشتێکی مادی بن بە خۆشحاڵیەوە دێن بە خۆبەخشیەوە دێن با بڵێن هاوکار دەبن یارمەتی دەردەبن جێگەی دڵخۆشیە یعنی ئێمە حزبی ئیسلامی کۆمەڵی دادگەری ئەگەر هیچ کارێکی باش نەکات جگە لەو ئەو پرۆژانە هی ئەوەیە شایستی ئەوەیە کە دام بکرێ پشتیوانی بکرێت چونکە لە نەتیجە لاوازبوونی چاڵاکی کۆمەڵ لاوازبوونی چاڵاکی لە ڕووی دینداریە و لە ڕووی داوەوە لە ڕووی ئەو پرۆژانی کە دەکرێت بۆیە بە جددی خەڵک پێویستە با بڵێن داعیم بێ پشتیوان بێ سپۆنسەری بکە تەمویلی بکە پارەی بۆ دابین بکە چونکە لە نەتیجەدا باوەڕتە بێت دەچێتە خانەی ڕازبوونی خوای پەروەردگار دەچێتە خانەی خزمەتکردنی دینی خوای پەروەردگار چونکە ئێستا خەڵک ئەو کۆمپانیایی کە پارە دەدا بە کەناڵێک خۆ حسابی ئەو ناکە بڵێ کاکە مە حیزبیە پارە نادەم پارەکە دەدات دەشزانەی حیزبیە و حیزبیەکەشی بە جۆرێکە کە پێچەوانەیە لەگەڵ دینی خەڵکو لەگەڵ کولتوری خەڵکو هەموو شتێک حسابی حیزبەتی بۆ ئەو ناکە لە کاتێکدا کە خراپە
بۆچی لەو بارەوە ئەو حسابی ئەو بکێ بڵێ وەڵامە حیزبیە من دامی ناکەم چونکە هەندێک لە خوا پێداوان هەن حەز دەکەن یارمەتی بدەن بەس وەڵا ئەوە حیزبیە کاکە با حیزبیش بێت کە حیزبیش مادام کارێکی باش دەکات سەبنەمایەکی باش دروست بوو ئەوش هەر شتێکی بۆ خۆشی باشە بەڵام بۆ پرۆژەکە بەتابەتی پرۆژێکی لەم جۆرە پیرۆز و مبارەکە حەقی خۆیەتی خەڵک بێتە مەیدان و هاوکار بێت و بێگومان لای خۆی گەورەش جەلە جەلاله هەوڵەکانیان ون نابێت انشاءالله هەمووشمان بەشدارە بین لەم خێر و چاکەیە ئەکید کەناڵی ئاسمانی پێیان دەبێ ینی سوپاس و پێزانی تایبەتیمان بۆتان هەبێ دەستان خۆش بێ هەر لە سەرتاوە لەگەڵمان بوون تا دووە وێزگەی پرۆژەکە کە بریتی بوو لە پرۆسەی تاقیکردنەوە ڕووماڵێکی جوان تایبەتی و پێمێرەکان ماشاءالله ئەو گرتە یددیوانەی کە دەگیرا هەمووشی کاریگەری خۆی هەبوو و بێگومان هەندێک لەو کاریگەریانە مەسەرەن ئەو ئەمرەی دیکە زیاد بوو بەڵێ بەتاکید ئەمرەی دیکە زیاتر بووە نزیکەی بە 7 عمرە زیاد بووە کە ئەمە ئەو 7 عمرەمان نەخستە لێ و تیر و پشکەوە چونکە ئێمە مثلا دوو کچی ئەزیزمان وەکو کچەکانی خۆمان یەکێکیان لە سلێمانی ئەوەی کە وتی عمرە دەکەم بە دیاری بۆ باوکم کە باوکی نەما بە خوددا لێ خۆش بێت میان 3 عمریان بۆ دەرچووە هەم بۆ خۆی و هەم بۆ دوو کەسی ماڵەوەشیان و ئەوەیشی کە لە سۆران بە هەمان زۆر کە حاڵەتێکی تایبەتی هەبوو ئەمیشە هەر 3 عمری بۆ دەرچووە و کەسێکی کەش کە دیاردەیەکی تایبەتی هەیە بەڵێ لە هەولێر ئەوش بە هەمان زۆر ئەوش هەر عمری بۆ دەرچووە و پێ دەچێت بەرەکەتی خوای پەروەردگار زیاتر هەست بکەین و ئینشاءالله ئێمەش مفاجأ ئەمان دەبێت بۆ ئەوانەی دیکە کە قورعان بۆ دەکەین لە کاتێکە ئینشاءالله کە قورعمان بۆیان ئینشاءالله مامۆستا ئەنجامی تاقیکردنەوەکە کێ ڕائەگەیەندرێت خوا پشتیوان بێت هەوڵمان داوە یعنی بەرنامەیەکمان داناوە کە لە مدەیەکی قیاسی بتوانین ئەنجامەکان ڕابگەێنین ئینشاءالله بەس وەکو باسم کرد ئێمە با بڵێن ئەو ئاستەنگی مادیە لە چوارچێوەی مەسەن توانای خۆمان ئێمە لە مەڵبەندەکەمان لە هەولێر لە بنەسڵاوە دەوروبەری هەولێر بڵێن بارگاکەمان گچکەیە طبعا کرێچیشین مەڵبەندمان لەکرێدا شوێنەکەمان گچکەیە ئیدی شوێنەکە هەر ئاوایە کە شوێنێکمان دیاری کردو غورفەیەکمان دیاری کردووە بۆ ئەو برابەرزانەی کە سەرقاڵن بە سەحدانی ئەسیلە و غورفەیەکیش بۆ خۆشکانی بەڕێز بە جیاواز لە دوو شوێنی جیا بەڵام هەڵدەکانە بێتەوە بۆ ئەو ژوورە بەڵێ سلێمانی مەسەڵەن بەڵێ هەندێک شوێن هەیە گوتوانە حەز دەکەن یارمەتیتان بدەین گوتمانە باشە بەڵام لەبەرەوە لە ڕاستیدا گوتمان بە ئەرکیان قورستر نەکەین ئەوانە خوا پاداشتم داتەوە لە سەرتاوە لەگەڵمان بوون کتێبەکانیان وەرگرت و تەوسیعیان کرد و ناوی خەڵکیان نووسی و دوای امتحانیان لە شوێنەکان لە ئەستۆگرت و ماندوو بوون گوتمان با زیاتر ماندوویان نەکەین بەڵام هەشتا دەڵێ ئێمە پێمان خۆشە لە خزمەت بین گوتمان باشە تا ئینشاءالله هەوڵ دەدەین بە حەولی خۆی پەروەردگار طموحی ئێمە ئەوەیە کە لە ماوەی هەفتەیەک تا 10 ڕۆژ ئینشاءالله نەتیجەکە ڕابگەین و قورعەکەش بۆ ئەنجام دەین زۆر بە کورتی بینیمان لە سۆشیال میدیا هەنێ ڕێگری هەبوو لە سۆران لە نێشنەوە چۆنی بوو چارەسەرکرا و ڕێگریانە بەڵێ ئێمە طبعا لەسەر ئاستی کوردستان سوپاس بۆ بڵێن ئەو شوێنانەی کە هاوکارمان بوون دەستگا ئەمنیەکان دەستگای ئیداریەکان بڵێن مؤسساتی ئیداری دەبێت سوپاسیان بکەین دەستیان خۆش بێت لە هەندێک شوێنش بێگومان ڕێگری هەبوو ئێمە لە هەولێر لە سلێمانی ناو هەولێر واتن لە سلێمانی لە هەڵەبجە لە ئیدارەی سەربەخۆی گەرمیان ڕانیە کەرکووک ئەمە چەمچەماڵ ئەمانە گرفتمان نەبوو سوپاس بە خوای گەورە پاشان سوپاس بۆ لایانی پەیوەندیدار بەڵام بەفعلی لە ئێمە لە سۆران گرفتمان هەبوو بڵێن کتابی ڕسمیان بۆ کرابوو بەڵام مماتەڵە هەبوو لە وەڵامدانەوە پێیان دەوترا بەیانی دوو بەیانی یان تەجیلی کەنەوە شتێکی لەم جۆرە نازانم یعنی سپاساوێک لە ئارادا نەبوو حەق نەبوو وایان کرد ینی شەرەفێکی گەورەیە مۆڵەتدان بەوە جگەلەوە کە ئەرکە شەرەفە ڕێزە حرمەتە ئینسان لە خۆیانێ سە بۆ واوکە کە ئەو پرۆسەیە هەر دەڕوا بەڕێوە بۆ ئینسان بەشی تێدا نەبێ لەم ڕێز و گەورەیە جالبێ هەبوو بەداخەوە بەڵام ئومێد دەکەم کە ئینشاءالله ئەوان چاو بە خۆدا بگەڕنەوە بۆ قۆناغەکانی داهاتوو ئینشاءالله کار ئاسانیمان بۆ بکەن بەڵکو کام شوێن کە گونجاوترینە ئەوێمان بۆ دابین بکەن مۆسا حەسەن لە پلانتانایە کە لە داهاتوودا ئینشاءالله ئەم پرۆژەیە بەردەوامی پێ بدەن پشتیوان بەخوای پەروەردگار ئێمە کە
بڵێن کۆتایی پێ هات سەجدەیەکی شکرمان بۆ خوای گەورە جەل جەلاله و یەکسەر بیرمان لەوە کردەوە کە فعلاً ئیشمان لەسەر ئەوە کردو بەڵێ قۆناغی داهاتوش ئینشاءالله فرمودەی ئەو فرمودانە دەبن کە هەم بۆ لەبەرکردن ئاسان بن هەم بۆ تەطبیقی ڕۆژانە بن کە ئینشاءالله لە قۆناغی دووەمە دامان ناوەکە 40 فرمودە سێ و شەی بن ئەمجارە ئینشاءالله. زوو چاوتان خۆش بێ مەژ لە میدیای و لەگەڵتانین تا کۆتایی سەلامەت بن بەشێکن لە ئێمە دەستان خۆش بێ دەست خۆش مامۆستا گیان زۆر سپاس بۆ بڕێز مامۆستا حەسەن عەبدوڵڵا سەرپەرشتیاری پرۆژەی ڕۆشنایی فرمودەی خوا بەخێر بێ سپاس بۆ دەرفەتە زۆر سپاس.